بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان خۆشەویستان، لە زنجیرەی پێشوو زنجیرەی پێنجەم باسی ناسین و یەکتر ناسینی هاوسەرانمان کرد پێش زەواج کە یەکتر زیاتر بناسن ئەو جە پرۆسی هاوسەرگیری لەگەڵ یەکتر ئەنجام بدەن. لە زنجیرەی شەشەم ئەوڕۆ پێویستە ساتەکانی دەستگیرانداری چۆن بەسەر ببەین، یعنی لەو کاتێک کە کوڕ و کچەک لەگە یەکتر دەستگیرانن، واتە مارە بڕاوە ئەو کچە لەگەر کوڕەکە لەگە یەکتر بەڵام نەگوازرایتەوە ئەو قۆناغا ئەو مەرحەلەیە ئەو قۆناغا بە چ شێوازێک لەگەڵ یەکتر بەسەر بین. تەمان لەگەر ئەو خاڵیشتر هەیە زۆر گرنگە ئەویش کە باسی بکەین، ئەویش ئەوەیە کە بریتێ لەوەی ئایا دۆستایەتی نێوان کوڕ و کچ پێش هاوسەرگیری شتێکی ڕەوایە، یعنی ئەمە کە دەرین کوڕ و کچ لەگە یەکتر بناسن پێش پرۆسی هاوسەرگیری معنای ئەوەیە بەڕەوادا برین کوڕ و کچ ئاساییە لەگەڵ یەکتر علاقەیان هەبی، پەیوەندیان هەبی، دۆستایەتیان هەبیتن، بە کەیف خۆیان لە هیچ شتێک نەگەڕین، هیچ پاسا و بنەمایەکیان لە نێواندا نەبیتن. ئایا ئەوە ڕەوایە؟ دەبی زۆر ئاگادار بین بەڕێزان و خۆشەویستان. شەریعەتی ئیسلام هەموو شتێک قاعیدە و بنەمای لە بۆ ئێمە داناوە. یەکێک لەو قاعیدانەی کە مهمە ئینسان دەبی ئاگادار بی، مرۆڤ خاوەنی کەسایەتیە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە کوڕ و لە کچ، لە ژن و لە پیاو، لە حتا لەسەر ئاستی بنەماڵە، حتا لەسەر ئاستی خوانەوادە، بەڕاستی مرۆڤ خاوەنی کەسایەتیە. لێ هیچ کەسێک نابی کەسایەتی هیچ کەسێک بوو ڕۆژێنیتن، هیچ کەسێک نابی کەسایەتی کەسێک بوو ڕۆژێنیتن. لێ خوای گەورە سوبحانەهو وتەعالا دایناوە ئەگەر کەسێک نەک تەنها بە فعل و بە کردار شتێکی ناڕەوا بەرامبەر ئافرەتێک بکە، یان ئافرەتێک بەرامبەر بە پیاوێک بیکە، ئەوە شتێکی ناڕەوا و خراپە. ئەسڵەن ئەگەر کەسێک تەنها بە زوبان بوختان بە کەسێک بکە، کەسایەتی لەکەدار بکە، لە شەریعەتی ئیسلام هەشتاداری لێ دەدرێت. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سوورەتی نور یەکێ لەو حەدانەی کە دیاری کراوە پێی دەوترێ حەدی قەذف، واتە بوختان، کە خوای گەورە دەفەرمی والذین یەرمون المحصنات المؤمنات الغافلات، دەفەرمی ئەوانەی کەوا بوختان دەکەن بەو ئافرەتانەی کەوا داوێن پاکن، ئیماندارن، کەسانی ڕێک و پێکن، ئەوانە لە شەریعەتی ئیسلام خوای گەورە دەفەرمێ ئەوانە بەڕاستی دەبی هەشتا داریان لێ بدەن، فەجلیدوهم 80 جەلدە، هەشتا داریان لێ بدەن. ئەو هەشتا دارە چیە؟ ئەوەی کە کەسایەتی کەسێک وروژاوە، کەسایەتی کەسێک لەکەدار کراوە، کەسایەتی کەسێک خراپ کراوە. بزانە کەواتە لێرەدا کچ و کوڕێک عەلاقە لەگە یەکتر دادەنێن، کوڕێک گاڵتە بە عەرز و ناموسی کەسێک بکە لە چێن دەری قانون و یاسا و شەرع، لە چ شەرعێک ئەوە ڕەوایە؟ ڕەوا نییە. بۆیە دەبی لە شەریعەتی ئیسلام علاقە و پەیوەندی کوڕان و کچان لەگە یەکتر پێش پرۆسەی هاوسەرگیری بەڕاستی سنووردارە. دەبی ئاگادار بن، نابی بەڕەهایی بە کەیفی خۆیان کوڕ و کچ لەگە یەکتر علاقەی ناشەرعی دابنێن. خوای گەورە لە دوو شوێنی قورئان، لە سوورەتی نیسا لەگە سوورەتی مائیدە، باسی ئەو ئافرەتانە دەکا کە دروستە لە ئەهلی کتاب مسلمانێک ئافرەتێک بینی جوولەکە بی یان مەسیحی بی. لە هەردوو شوێنی قورئان خوای گەورە مەرجداری کردیە. ئەویش چییە؟ بەوەی کە دەفەرمێ وەلا متەخیذی ئەخدان، کەسێک ئەو کەسەی کەوا کوڕێک کەوا کچێک بینیتن، نابی ئەو کوڕا
لەوانە بی دۆزدار بی متەخیدی ئەخدان کەلیمەی ئەخدان جەمعە مفرەدەکەی خەدەن چییە واتە دۆستی ئافرەتی هەبیتن لە هەمان لە سوورەتی مائیدە خوای گەورە چ دەفەرمێ ولا متەخیداتی ئەخدان مسلمانێک ئافرەتەک بینی کە ئەهلی کتابە مەرجی ئەوەیە نابی ئەو ئافتە دۆزدار بی نابی ئەو ئافتە چاوچاوەنەی کردبی نابی ئەو ئافتە بە کەیفی خۆی هەر ڕۆژەی لە دەستی کوڕەکی بیتر ئەوە لە شەریعەتی ئیسلام ڕێگە پێدراو نییە ئەوە دروست نییە ئەوە لە کەداربوونی کەسایەتی مرۆڤە ئەو ئافرەتە بەڕاستی بە هیچ نەوعەک لۆ لەبەر ئەوەی ئەو ئافتە ئەگە عەلاقەی لەگەر ئەو کوڕەی بی سبەینی لەگەر کەچکە بیتن هەر ڕۆژەی لەگەر ڕەنگە فێری ئەو کارە دەبیتە ڕەنگە خیانەت لە پیاوی خۆشی بکاتن لێ دەڵێ لە ساتەوە لەو ساتەوە کە ژن و مێر تەنها بە هەستەکانیان بێگەیشتن و بە چاوی ژیری لێکیان نەڕوانی لە گونجان و لێک تێنەگەیشتن سەر هەڵدەدەن بزانە چەند جوانە و خاڵە یعنی ژن و پیاو زۆر مهمە دەبی بە هەموو هەست و نستیان ئاوێتەی یەکتر بن ئەگەر وابوون بەڕاستی ئەوانە ئاوێتەی ژیانی یەکتر دەبن بەڵام کوڕێک کچێک خوا نەخواسە خوا پەنامان بدا کوڕەکە عەلاقەی لەگە کچە چکەش هەیە ئەو جەهاتی ئافرەتە چکەی هینایە چاوچاوانەی لەگەر ئافرەتان بکە یان ئافرەتێک عەلاقەی لەگە چەند کوڕ هەبووە ئەو دەیەکێ لە کوڕان هەر دەبژێری هێشتان عەلاقەی لەگەوە نەپسڕاندیە بەڕاستی زۆر زەحمەتە لۆیە بەڕێزان و خۆشەویستان ئەو بابەتی مەسائیلی عەلاقە و پەیوەندی نێوان ژن و کوڕ برین بە تایبەت پێش هاوسەرگیری زۆر خەتەرە زۆر کارەساتە دەبی ئینسان ئاگادار بی لێرەدا ئەوەی زۆر گرنگە بزانین ئەو لێکەوتە و خراپانەی هەیە لە عەلاقەی بینی کچ و کوڕ لەگەڵ یەکتر پێش ئەوەی کە ببنە حەلالی یەکتر کچ و کوڕک حەلالی یەکتر نین هەر بیانین لەگە یەکتر ئەوانە عەلاقە و پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبی عەلاقە و پەیوەندی قسەکردن و دەرچوون و سەفرەکردن و پیاسەکردن و سواربوونی سیارە بەتەنێ بەیەکەوە ڕۆیشتن لە ئەولا ئایا دانیشتن لە کافتریا و لەوێ لەو شوێنانە ئایا ئەو شتێکی ڕەوایە ئایا دەگونجێ لێکەوتە و خراپەکانی چییە بەڕێزان و خۆشەویستان چەند جیاوازیەک دەکەین لەو خۆشەویستیەی لە نێوان کوڕ و کچدایە پێش پرۆسەی هاوسەرگیری لەگەر ئەو خۆشەویستیەی کەوا خۆشەویستیەکە لە ناو کانگەی دڵ خوای گەورە داینایە جیاوازیەکی چەند زۆرە خۆشەویستی لە پێش هاوسەرگیری خۆشەویستیەکە ئەو خۆشەویستیە ئەگە تەمەشا بکەیت سنووری کەسێکە سنووری کەسێکی دەبەزێنیتن یعنی لۆیە تەمەشا بکەی کوڕێک بە ناشەرعی تەمەشا دەکەی لەگە کچێک عەلاقەی هەیە وایە ئەو کوڕ و کچەکە پەیوەندیان لەگە یەکتر هەیە هێشتان حەلالی یەکتر نین حتى ئەگەر ئەو کچ و کوڕە لێکتر ماڕەکرابن لە تەمەنی دەستگیرانی دابن بەیەکەوە گەڕان زۆر جاری وایە ڕەنگە کارەسات و شتی زۆر خراپی لێ بکەوتەوە یعنی یەک لەو نمونانەی عەرزی جەنابتان بکەم لە چەند ساڵێک لەمەوبەر کوڕ و کچێک بەیەکەوە مارەیان بڕی بوو یعنی برێ مارە بڕاوی یەکتر بوون دەستگیران بوون کوڕە و کچە پێکەوە پیاسەی دەکەن ئەو ڕۆلۆ شەقلاوی ئەو ڕۆلۆفرانی ئەو ڕۆلۆفرانی بە ناوی زێڕکڕین و جلکڕین و ئەو شتانە زۆر دەڕۆیشتن خەدەری خوای ئەو کچ و کوڕە بەیەکەوە تووشی حادیسەی سیارەی بوون ئۆتۆمبیل طبعا کوڕەکە وەفاتی کرد کچەکە ماوە لە هەمووی کارە ساتر ئەوە بوو ئەو کچە بەستە زمانە حەت یعنی بەردەوام لە دڵە ڕاوچێدا بوو لەگەر ئەو کوڕەکە حەلالی یەکتریش بوون گەیشتبوونە یەکتر لە شوێنێک دیارە برین پەردەی کچێنی یعنی وەکو برێ بوو بۆ ژن ئەو ئافرەتە مشکلە ئەوە بوو کوڕەکە وەفاتی کردبوو لە ناو ماڵیان ئەوە کچە نەگوازرایتەوە لێیە یعنی ئەو ئافتە لە دڵ ڕاوچەیەکی زۆر گەورە دەژیە لێ برا بە ڕێزەکان خوای گەورە کە شەرعی دانایە لە یعنی مەسائل حتى ئەو ئافتە ڕاستە لە مەرحەلەی دەستگیرانی کەوا حەلالی یەکترن دەبی سنوودار بی لەبەر ئەوەی پارێزگاریکردی کەسایەتی یەکتر خۆشەویستی پێشی هاوسەرگیری دائیمە لە دڵ ڕاوچەیە بە دزیە بە نهێنیە هەنداک و بابم نەزانی ئەو ئافرەتە
بەڕاستی هەموو شتێکی بەنهێنیە لێ ڕۆژێک کە کەشببی ڕەنگە کارەساتی زۆر گەورەی لێ بکەوتەوە ئەو خۆشەویستیە حەق وایە هەڵبگیرێ لۆ سەردەمی هاوسەرگیری ئەو کاتە ژن و پیا و لەگە یەکتر ئەو پەڕی خۆشەویستی لە بۆ یەکتر دەرببڕن ئەوە خۆشەویستی ڕاستەقینە و تەواوە خۆشەویستی پێشی هاوسەرگیری دڵ و دەروون ناڕەحەت دەکات دائما ئینسان لە مەترسیدایە هەمیشە و بەردەوام ئەو مرۆڤە قەلەقە لە دڵە ڕاوچەیە لە ترسدایە بەڵام خۆشەویستی لە کاتی خێزانداری بەڕاستی ئارام بەخشە ئەها خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها الزواج معي سكينة آرامي آسودية بتسوى آسودية بيادبي ها وجعل بينكم مودة ورحمة أو خوشويستي ورحمة سوز مهرباني خواي جورا سربازك خوشويستي خاتنا ودلي جنو ميردكان لقى يكتر بآسودي وبآرامي بجين خالصية خۆشەویستی پێشی زەواج ئازار بەخشە زۆر ناخۆشە ئەها دەبینی کوڕ و کچێک لەگە یەکترە ئەو دەرێ خیانەتی لێ کردم ئەو دەرێتن واللهی وعد و بەڵێنیدا وانە بوو بەڵام خۆشەویستی دوای هاوسەرگیری بەڕاستی تام و چێژی خۆی هەیە یعنی بەڕاستی تەمەشا دەکەی ئەو خۆشەویستیەی کە لە دوای هاوسەرگیری پەیدا دەبی محبەت و خۆشەویستیەکی ئەو تو پێیا دەبیتن کە بەڕاستی هەم لە بۆیان دەبتە عیبادەت لە بینی ئەو هاوسەرانەی کەوا ئاوە بەو شوەیە لەگە یەکتر پەیوەندیان هەیە ئەو شتانە پێویستە لە کاتی یعنی لە پێشی هاوسەرگیری لە نێوان ژن و پیاوەکان ئەنجام بدرێت کە زۆر میمە یەک لەو خاڵانەی کەوا زۆر کە پێویستە ئەو برین لێکەوتە و زیان بەخشانەی کەوا پەیوەندی ناشەرعی لە نێوان ژن و لە نێوان کچ و کوڕ هەبیتن چ لێکەوتە و چ خراپێکی تێدایە یەکەم هاوسەرەکان دوای هاوسەرگیریان دووچاری ئازاری ویژدان دەبنەوە لە بەرامبەر ئەو پەیوەندیە ناشەرعیەی کە لەوە پێش هەیان بووە دائما ئینسان طبیعەتی وایە طبعا ئەوە گوناح و تاوانە گوناح و تاوانیش إلا سبحان الله يعني ئاسەوارێکی دەبینێت لە ناودڵ مەگەر کەسێک تەوبەیەکی نەسووقی تەواو بکە لی بێتە دەرێ لۆیە زۆر ناخۆشە یعنی تەمەشا دەکەی ئەو کچەی کە پێشتر عەلاقەی هەبووە لەگەر کوڕێک شتی بێشەرعی کردیە مەسەلەن شتی بێشەرع شتی يعني خراپ مەسەلەن لەگەری دەرچۆ قسەی کردیە و نەزەری بێشەرعی ئەو بابەتانە زۆر ئازار دەخوا ئێستا کە لەگەر پیاوەکەیتی کاتی خۆی لەگە کوڕیشتر ئاوای کردو کوڕەکەش بە هەمان شێوە خاڵی دووەم بەوەی بوونی پەیوەندی ناشەرعیان و نێوانی لەگەڵ دایک و باوچێن لە تێک دەچێت زۆر جاری وایە ئافرەت بەدەستی بابی لێدانی خواردیە بەدەستی برا گەورەکەی عەشیرەت حاشایان لێ کردیە حتا گەیشتە ئەوەی بەوەی پەیوەندی ناشەرعی کچێک لەگەر کوڕێک ئەو ئافتە کوژرایە یعنی پەنا بەخوا لۆیە برای خۆم زۆر ئاگادار بە يعني کاتێک کاتو علاقە و پەیوەندی ناشەرعی لەگە کچێکدا دەنەی بین لە ئاسەوار و لێکەوتە خراپەکانیشی بکەوە خاڵی سێم ئەگەر دوای ماوەیەک پێکەوە ژیان بەرەو هاوسەرگیری هەنگاو نەنێن لە یەکتری دروکەونە ئەوە تووشی بێهیوایی دەبن زۆر جاری وهایە کوڕ و کچێک علاقە و پەیوەندیان لەگە یەکتر بووە ئەو کوڕ و کچە لە یەکتر نەبوونە بابی کچەی ڕازی نەبووە ماڵی کوڕی ڕازی نەبوونە وعد و بەڵێنیان دای بێ ئومێد بوونە لە پرۆسەی هاوسەرگیری وتی هەتا مژنی ناینە کە ئەوە لە شەریعەتی ئیسلام پێچەوانەی شەرع و دینی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەر دەفەرمێ لا ڕەهبانیەتە فی الئیسلام گۆشەگیری واسهێنان لە ژنینان لە ئیسلامدا نییە پێغەمبەر دەفەرمێ فەمەن ڕەغیب عن سنەتی فەلەیسە مینی ئەو کەسەی کەوا حەز نەکا بە سنەتی من ئەو کەسە لە من نییە خاڵشتر ئەو منداڵانەی بە ڕێگەیەکی شەرعی لە دایک نابن زۆر جاری وایە کچە پەیوەندی لەگە کوڕەکەیە ڕەنگە تووشی کاری بێشەرعی و خراپی بیتن لۆیە بەڕاستی دەبی ئینسان ئاگادار بیتن لۆیە یەکی لە بیرمەندان دەڵێ دۆستایەتی و بەیەکەوە ژیانی پێشوەخت خێزان بەرەو لە ناوچوون دەبات بە پلەی یەکەمیش زیان دەبێتە بەشی خانمان ئەو منداڵانی لەو پەیوەندیە دەفەرمێ بەشی
بە پلەی یەکەمیش ئافرەتان زەرمەندە بن لۆیە بەڕاستی دەبی خوشکان زۆر وشیار بن ئاگادار بن لەوەی کەوا لە علاقەی بێشەرعی خۆیان بپارێزن چ لە پێشی هاوسەرگیری چ لە دوای هاوسەرگیری تەنها دڵی خۆیان پەیوەست بکەن بە پیاوەکانی خۆیان ئەوە شەرع و دین و عەقل و حیکمەت و داناییە. خوای گەورە سوبحانەه وتەعالا عاقیبەت خێرمان بکە، خوای گەورە لە گوناحەکانمان خۆش ببی، خوای گەورە ڕێگای ڕاست و ڕەوان بە خوشک و برایان و گەنج و لاوەکانمان ببەخشیت و بە قسمەتیان بکە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.